ئەو ئەرکەی کە ئەکەوێتە سەر حکوومەتی داهاتوو ڕەنگ بێ قورستر بێ لەسەر ئەو ئەرکەی کە هەبوو لەسەر حکوومەتی پێشووتر چکەن حکوومەتی ئێمە کابینەی هەشت لە ژیانێکی زۆر قورس و قەیراناوی بوو بۆیە تەوەقعاتی هاوڵاتیان تا ڕادەیەک واقعی بوو بەڵام چەند دوور کەوینەوە لە قەیران تەوەقعاتی هاوڵاتیان بەرزتر و بەرزترە بێ بۆیە ئەمە ئەرکێکە بۆ سەرشانی یەکە بە یەکەی سەرپەرشتیاری یەکە ئیداریەکانی هەرێمی کوردستان ئەرکێکی قورسە بێ بگەیتە ئاستی چاوەڕوانی کۆمەڵانی خەڵکی کوردستان چکە ڕەنگ بێ ئەو بیان و هۆکارانەی کە ڕێگر بوو بن لەوەی کە ئێمە نەمانتوانی بێ بگەینە ئاستی چاوەڕوانی هاوڵاتیان ڕەنگ بێ 2 ساڵی تر ئەو بیانوانە گونجاو نەبن بۆیە ئێمە ئەبێ ژیرانە ماندوونە ناسانە کار بکەین بەردەوام بین لە خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەس ئێمە کار باسی دوکانەکەین و باسی پرۆژە گەشتیارەکانەکەین تەنها باس لە ناو دوکانیش ناکەین چەند پرۆژە هەیە بۆ چاکردنی ڕێگاوبانی دەوروبەری پرۆژەمان هەیە بۆ بەدووسایدکردنی جادەی ناو خەلەکان پرۆژەمان هەیە بۆ چاککردن و فراوانکردنی جادەکانی ئەم دەڤەرە و چەند دۆخی دارایی هەرێمی کوردستان باشتر بێ ئەو پرۆژانەی کە لە ئارادان مەجالی تەواوکردنیان زیاترە بێ من گەشتبینم بۆ ئایندە هەواڵان گەشتبینم کە ئێمە کاتە هەرە قورسەکەمان تێپەڕاند و لە داهاتوودا ئەتوانین ئیشێکی باشترکەین بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان چکەن خەڵکی کوردستان شایستەی حکومڕانیەکی باشترن شایستەی ژیان و گوزەرانێکی باشترن